ساتی کۆبوونەوەی ڕافایل گرۆسی بەڕێوەبەری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و محەممەد ئیسلامی سەرۆکی ڕێکخراوی ئەتۆمی ئێرانە. باس لەو ڕێکارانە دەکەن کە داوا دەکرێت ئێران بیانگرێتە بەر بۆ کاراکردنەوەی ڕێککەوتنە ئەتۆمیەکە. ئەگەر ئێران هاوئاهەنگ بێت ئەوە پرۆسەکە بە باشی بەڕێوە دەچێت و لەوانەیە ڕێکەوتنەکە نەگاتە حوزەیران کارا بکرێتەوە. ئەگەر ئێران هاوئاهەنگ نەبێت وەک بەڕێوەبەری گشتی پێتان دەڵێم ناهێڵم پرۆسەکە بەردەوام بێت. مانگی حوزەیرانە دوای لێکۆڵینەوە لە قەبارەی یۆرانیۆمی پیتێنراوی ئێران لەلایەن ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمەوە بەشی دووەمی گوتەکانی گرۆسی لە جێبەجێکردنەوە نزیکە. ئاژانسەکە راپۆرتی ساڵانەی خۆی لەبارەی وزەی ئەتۆمی ئێران بڵاو کردەوە. باس لەوە دەکات کە ئێران خاوەنی 2882 کیلۆگرام یۆرانیۆمە لە سێ بنکەی جیاوازی ئەتۆمی کە ڕێژەی پوختی 33 کیلۆگرامیان لە 160. راپۆرتەکە کاردانەوەی ئێرانی بەدوادا هاتووە. گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت راپۆرتەکە زانیاری نادروستی زۆری تێدایە. متاسفانه گزارش منصفانه و متوازن نیست. بەداخەوە راپۆرتەکە ڕنگدانەوەی گفتوگۆی ڕازگۆیانەی نێوان ئێران و ئاژانس نییە. ترس هەیە گوشاری سیاسی لەلایەن زایۆنیەکانەوە لەسەر بێت و بەشێک لە راپۆرتەکە ئاراستی سیاسی وەرگرتووە. ئەمریکا، بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا داوا لە ئێران دەکەن پابەند بێت بە ڕێنمایی و داواکاریەکانی ڕێکخراوەکەوە بۆ ئەوەی هەوڵەکانی تایبەت بە کاراکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی بگەنە ئەنجام. دڵنیایی دەدەین کە پلانمان هەیە بچینە پاڵ بەریتانیا، فەڕەنسا و ئەڵمانیا بۆ ناچارکردنی ئێران تاوەکو لەگەڵ ڕێکارەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم هاو ئاهەنگ بێت و هاوکات هەموو مەترسیەکان بڕەوێنێتەوە. سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش دەڵێت ئێران زانیاری دروستی نەداوەتە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و خاوەنی یۆرانیۆمی زیاترە لەو بڕێی باسی لێوە دەکرێت.